دکتۆر ڕێبین سەمەد پسپۆری تەکنیکی زەویناسی لەگەڵمان ئەبێت بۆی کە گفتوگۆی زیاتر بکەین سەبارەت بەوەی کە ئەم لووتکەیە کە ئەنجام دراوە تا چەندە ئەم لووتکەیە گرنگە، تا چەندە ئەتوانرێت ڕێگری لەو کاریگەریە نەرێنانی بکرێت کە کاریگەریەکانی کەوتۆتە سەر گۆڕانکاریەکانی کەش و هەوا و گۆی زەوی لە مەترسیەکانە و گۆڕانکاریەکانی کەش و هەوا و مەترسیەکانی بۆ سەر پیسبوونی ژینگە ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێت. لێکەوتەکانی چین هەموو ئەمانە پرسێکن کە لە دکتۆر ڕێبینی دەکەین کە لەگەڵمان لێرە ئامادەیە. دکتۆر بەخێر هاتی سەر چاوان. سپاس بۆ جەنابەت. دکتۆر لێکەوتەکانی گۆڕانی کەش و هەوا لە چه ئاستێکدا، چ لە عێراق چ لە هەرێمی کوردستان؟ ئێمە ئەگەر سەیری ئەو گۆڕانکاریانە بکەین کە لە ماوەی ڕابردوو ڕوویان داوە بە تایبەتی لە عێراق و هەرێمی کوردستان و لە جیهان ئەگەر سیر بکەین بە تایبەتی ئەو گۆڕانکاریانە کاتێک سەری هەڵداوە بە تایبەتی دەگەڕێتەوە بۆ دوای سەرهەڵدانی شۆڕشی فەڕەنسی لە ساڵی 1798 لە دوای سەرهەڵدانی شۆڕشی پیشسازی ئیتر لەو بەروارە بەدواوە زۆربەی زۆری وڵاتانی جیهان گەشەکردنی ئابووریان یاخود پشتبەستنی ئابووریان پشت بەو کاڵانە دەبەسترا کە بەرهەمیان دێنەوە کە ئەو کاڵانش کە بەرهەمیان دێنا پشت ئەستور بوو بە بەکارهێنانی وزەی خەڵوس. لە دوای بەکارهێنانی وزەی خەڵوس لە پەنسیلڤانیا لە ساڵی 1850 ئەو بوو بینیمان دووبارە نەوت بە شێوەیەکی بازرگانی هاتە نێوکایی استراتیژی ئابووری جیهانیەوە. ئەمە وای کرد کە نەوت بێتە جێگرەوەیکی باش بۆ خەڵوس وەرز لە زۆربەی کارگە و پیشسازیە جیهانیەکان بەکارت دەهات. بۆیە زۆربەی وڵاتانی جیهان لە بەکارهێنانی وزە ڕویان کردە نەوت تا ساڵی 1994 ئەوە بوو بینیمان بە یەکەم کۆنفرانسی گۆڕانکاری کەش و هەوا کە لە ساڵی 1994 بەسترا لە پاریس داوایان کرد کە بەکارهێنانی خەڵوز نەوت ڕێژەکەی کەم بکرێتەوە. بەڵام ئەگەر ئێمە پشت بۆ ئامارانە ببەستین کە ڕێکخراوی ئۆپێک یاخود ئاژانسی وزەی نێودوڵەتی ساڵانە بڵاوی دەکاتەوە، ئەگەر ئێمە ساڵی 1994 وەکو دومونە وەربگرین کە ڕۆژانە جیهان لەو کاتەدا نزیکەی 68 ملیۆن بەرمیلی ڕۆژانە بەکاردەهێنا. هەروە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لەو کاتەدا نزیکەی 14 ملیۆن بەرمیل نەوتی بەکاردەهێنا. ئەوروپا بە هەموو دەوڵەتەکانەوە نزیکەی 13 ملیۆن بەرمیل نەوتی. باشە دکتۆر ئەمە هەمووی بەکار هاتووە. بەڵام ئێستا ئەوەی کە هەیە جەخت لەوە ئەکرێتەوە کەیتر پشت بەو جۆرە با بڵین وزانە نەبەسرێت، پشت بە وزەی نوێبووە یاخود وزەی پاک ببەسرێت. وزەی نوێبووە وزەی پاک چییە؟ چۆن دەتوانرێت پشتی پێ ببەسرێت؟ بەڵێ ئەجەویستم بەراوردکاریەک بکەم ئەو ئامارە بە ئاماری ئەمڕۆکە. ئێمە ئەگەر ئەو ئامارەی لە ساڵ 1994 ئێستا خستمانە ڕوو بەراوردی پێ بکەین بە بەکارهێنانی نەوت لە ساڵی 2023 ئێمە ئەبینین وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە ئێستا ڕۆژانە زیاتر لە 20 ملیۆن بەرمیل نەوت بەکاردێنێت. هەروە یەکێتی ئەوروپا ڕۆژانە زیاتر لە 20 ملیۆن بەرمیل نەوتی بەکاردێنێت. ئەو کاتەی سین لە ساڵی 1994 ڕۆژانە 3 ملیۆن بەرمیل نەوتی بەکاردێنە، بەڵام ئەمڕۆکە 15 ملیۆن بەرمیل نەوت ڕۆژانە زیاتر بەکاردێنێت. کاتە هەمووی دووقات و سێقاتەوە. تاکە وڵات تاکە دوو وڵات کە لە ڕووی ژینگەییەوە گۆڕانکاری ژینگەییەوە کە پابەت بوونە بە بڕیار و ڕاستباردەکانی کۆنفرانسی یەکەمی ساڵ 1994 یابان و کۆریای باشوورە. ئەو کاتێککە یابان ڕۆژانە 6 ملیۆن بەرمیل نەوتی بەکاردەهێنا، بەڵام ئێستا یابان 3 ملیۆن و 500 هزار بەرمیل نەوت بەکاردێنێت. کۆریای جنوبی لەو کاتە 3 ملیۆنی، بەڵام ئەمە جەنابەت بەگشتی باسی جیهانەکەی من باسی عێراق و هەرێمی کوردستانەکەم کاریگەریەکان چی بوونە لەسەر عێراق و هەرێمی کوردستان؟ عێراق و هەرێمی کوردستان وەکو نمونە وەربگرین، هەرێمی کوردستان و عێراقیش بەدەر نین لەو گۆڕانکاریە جیهانیە کە لە بابی گەش و گۆڕانکاری کەش و جیهانی کە لە جیهاندا ڕووی داوە. پشتی شێر دەتوانم بەر عێراق کەوتووە. عێراقی لە گۆڕانکاریەکانی کەش و هەوا بە دووەمترین وڵاتی پیسبوو دانرێت لەسەر ئاستی جیهانە. بەپێی ئامار و ڕاستباردەکانی نەتەوە یەکگرتوەکان بۆ هەر مەترێک سێجا PM25 دەبێت 15 غرام مادە هەڵواسراوەکان لە نێو گەردی لە هەڵواسراوەکان لە نێو لە هەوادا هەبێت. بەڵام بە پشتبەستن بە دوایین ئامارکە ئاژانس بە نەتەوە یەکگرتوەکان بڵاوی کردوێتەوە، عێراق زیاتر لە 80 مایکرۆگرامی تۆمار کردووە لە یەک مەتر سێجا بۆ ماوەی 24 سعات. واتە عێراق لە ڕێزبەندی جیهانیە لە دوێمین وڵات دادەنرێت کە گۆڕانکاری کاریگەری گەورەی لەسەر دروست بووە. هەروە بەغدا بە یەکەم پایتەختی وڵاتانی عربی دادەنرێت لە پیسبوون و گۆڕانکاری
کەشوها لەسەری و جیهانیش بە 13مین پایتەختی جیهان دادرێت لە کاریگەری گۆڕانکاری کەشوها لەسەری. ئێمە ئەگەر سەیری ئەو پیسبوونە بکەین کە لە عێراقدا ڕوویداوە کە پیسبوونی هەوایی بە تایبەتی گازەکانی CO2 NO2 بە هەموو پێوەرێک زیاتر لە 15,000 ستاندەردی جیهانی بەزاندووە. باشە لە کاتێکیشا ئێمە لە هەرێمی کوردستان بەشێکین کە لە عێراق کابینەی نوێمی حکوومەتی هەیە هەرێمی کوردستان و هەر دەستپێشخەریەکانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان چەند دەستپێشخەرێکی بۆ ئەو چۆن دەڵێت بەرەو پێشبردنەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا کردو هەر لە دووسری دروستکردنی ئەو پۆندانەی کە لە هەرێمی کوردستان هەیە هەر لە قەدەغەکردنی ئەو گازانەی کە لە ئەنجامی پاڵاوگەکانی نەوت دێتە ئاراوە و هەروەها دروستکردنی کارەبا وزەی نوێبەوە یاخود وزەی پاک لە گازی ئەو پاڵاوگەکان یاخود لە بەکارهێنانەوەی گازەکە بە شێوەیەکی جیاوازتر ئەمانە تا چەند گرنگاوە تا چەند هاوکاری ئەوە کات کە گۆڕانی کەشوهەوا کەمتر کاریگەری هەبێت. بە خۆشحاڵیەوە لە ماوەی ئەو 1-2 ساڵی ڕابردوو ئەگەر هەنگاوەکانیش سەرەتاییش بن بەڵام دەستی پێکراوە بە تایبەتی ئێمە ئەبین نیزامی پریپەید دابینکردنی کارەبای 24 سعاتی بۆ نێهێشتنی ئاراستەی بەکارهێنانی مۆل لە ئاهلیەکان بە تایبەتی لە نێوگەڕک و شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئەمە هەنگاوێکی یەکجار گرینگە چونکە بۆ نێهێشتنی مۆلدەکان ئەمڕۆکە لە شار و شارۆچکەکان کارەساتێکی ژینگەی یەکجار گەورەی دروست کردووە. جگە لەمەش ئێمە ئەبینین جۆرێک لە کۆتوبەندی سەرەتایی لەسەر پاڵۆگەکان دروست کراوە بۆ دووبارە ڕێخستنەوەیان بۆ پاراستنی ژینگەی شار و شارۆچکەکان هەروەها دروستکردنی پۆینتەکانش ئەمە سەرەتایشی یەکجار باشە بۆ ئەوەی مەسەرەن هەرێمی کوردستان بۆ ئاراستەیە هەنگاو بنێت بۆ ئەوی تۆزێک لەو گۆڕانکاریە کەشوهەوایانی کە زۆر بەهێز لە هەرێمی کوردستان و لە عێراق بەدیار کەوتووە تۆزێک لاوازی بکات بەڵام ئەم بەرەنگاربوونەوەی ئەم گۆڕانکاریە بە هەرێمی کوردستان و بە عێراقیش ناکرێتن. دەبێت ئێستا عێراق خۆتان ئەزان کە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە دووبەیە وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان بە چەندین پرۆژەوە ڕۆشتە دووبا بە مەبەستی وەرگرتنی فەند بۆ بنیادنانی ئەو پرۆژانەی کە لە هەرێمی کوردستان وەکو دروستکردنی دارستانە کۆمەڵێ ڕووپۆشکردنی سەوزاییە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. باشە دکتۆر بابینە سەر پسپۆڕایەتێکی خودی بەڕێستان کە تەکنیکی زەویناسیە بۆ خۆی ئەو کەسانی کە لە بوارەکەی جەنابتان پسپۆڕن دەزانن بۆ دروستبوونی 1 سانتیمتر لە خاک ئێمە زیاتر لە 100 میلیۆن ساڵمان پێویستە. ئەمە کارێکی زۆر ئاسان نییە مەترسیەکانیشی زۆر زۆرە وەختێکیش باس لە گۆڕانکاری کەشوهەواکەین تەنیا بەسمان لە هەوانە هاوا و خاک و خۆراکەگرێتەوە ئەو مەترسیانەی کە لەسەر خاکی هەرێمی کوردستانە بۆ پیسبوون چیە لە کاتێکتا کە ئێمە هەمیشە ئەڵێن کوردستان خاکێکی بەپیتی هەیە بۆ کشتتوکاڵ بێگومان ئەگەر ئێستا کە ڕێگری نەکرێت هەرێمی کوردستان ئەگەر بەراوردی بکەین بە عێراق لە ئێستا کاریگەری گۆڕانکاریەکانی لەسەر هەوا تێپەڕاندووەتە گەیشتۆتە سەر خاک بەڵام لە هەرێمی کوردستان تەنها لە هەوا ماوەتەوە بەڵام ئەگەر بچێتە قۆناغی کاتەمە هەواڵێکی دڵخۆش نەچونێتە قۆناغی کە خاکی هەرێمی کوردستان ئەگەر بێت و کاریگەری بخاتە سەر خاک بێگومان ئاسایشی خۆراکی هەرێمی کوردستان دەکەوێتە مەترسیەوە بۆیە هەرێمی کوردستان لە بەردەم دەرفەتێکی باشە لەم کۆنفرانسەیە لە ڕێگای سندوقی تەنمیەکە لەلایەن هەر 130 دەوڵەتی جیهانەوە کە دروست کراوە دەتوانرێت لە ڕێگای ئەو سندوقەوە یارمەتی وەربگرێت بۆ کەمکردنەوەی ئاستی ئەو کاریگەریانەکە بەهۆی پیسبوونی هەواوە دەکەوێتە سەر خاکەوە بەڵام ینی زۆر سپاس بۆخوا ئەلحەمدولە ئەمڕۆکە ئێمە ئەبینین گۆڕانکاری هەواییەکان لە هەرێمی کوردستان لەسەر خاک بە دیار نەکەوتەوە بەڵام ئەمە بەمانایی ناگەینێت کە کاریگەری دروست ناکات لەسەر خاک لاوانەیە ئەگەر ئێمە بێت و تاکو چەند ساڵێکی داهات و ئەگەر بەرنامەمان نەبێت بۆ پاراستنی خاکمان بێگومان کاریگەری گەورە دروست دەکات لەسەر خاک لە خاک دەگۆڕێک لە خاکێکی بەرهەمداری سوود بەخش بۆ خاکێکی نابەرهەمداری زیان بەخش واتە ئاسایشی خۆراکمان کە ئەمڕۆکە هەرێمی کوردستان شانازی پێوە دەکات کە لە 1970 خاچ هەرێمی کوردستان بەکەلک دێتن بۆ کشتتوکاڵکردن لەو کاتەیەکە کاریگەریەکان گەورە لە گۆڕانکاری گەورە لە هەوا دروست بوو بێگومان ئەم گۆڕانکاریە دەگوازرێتەوە بۆ نێو خاک بێگومان خاچش لە ڕووی پێکاتی کیمیاوی و فیزیایی و بایۆلۆژیەوە تێکدا لە خاکێکی سوودبەخشی بەرهەمدار بۆ خاکێکی نابەرهەمداری زیان بەخش هەروەها تاکو ئەم زیانە بەردەوام دەبێت لە ڕووپۆشی بۆ بە بیابان بوون تاوەکو کۆچ پێکردنی
جوتیارەکانمان لەسەر زەویەکانیان بۆ نێو شارەکان و لە کۆتاییشدا ئێمە ئەبینین بەتاڵەیەکی گەورە دروست دەبێتن و لایەنی بواری کوشتکاڵی لەدەست دەدەن. بۆیە لە ئێستاە ئێمە دەرفەتێکی باشە بۆ بەرەنگاربوونەوەی گۆڕانکاری کەشوها بە تایبەتی لە قۆناغی پیسبوونی هەوایە. ئێمە هەرێمی کوردستان بەدەر نییە لە پیسبوونی هەواکە دەتوانم بڵێم هەولێر دهۆک سولێمانی بەهۆی بوونی مۆلدەکان یاخود بوونی چەند پاڵاوەکەیەک لەوان ئاو هەوای هەولێر پیس بووە بەڵام دەکرێت ئەوانە ڕێگری لێ بکرێت. دکتۆر بابزانی چۆن کاریگەریەکانی گۆڕانی کەش و هەوا ئەکرێکەم بکرێتەوە؟ بەڵێ ئێمە ئەبینین ئەگەر یەک لەوانە پریپیت کە بۆ نهێشتنی مۆلدات لە گەڕەکەکان ئەمە هەنگاوێکی یەکجار گەورە و باشە لایەن حکوومەت هەرێمی کوردستان و هەنگاوی دووەم بە بڕوای من کۆنتڕۆلکردنی پاڵۆگەکانی دەوروبەری شارەکان وەکو هەولێر وەکو دهۆک و سولێمانی کە خۆیان بکرێتەوە لە یەک پاڵەوەیە خود چەند پاڵەوەگەیە کە کۆت و بەندی ژینگەییان بەسەردا بسەپێندرێت. واتە فلاش ئای هەیە لە بۆ تەسفیەکردنی ئەو کاربۆنی یاخود تەسفیەکردنی دوانوکسید نایترۆجین لە کاتی دەرچوونی لە کارگەکە یا دەتوانێت دووبارە معالەجە بکرێتەوە ئەو خەلوزێک کە بە فلای ئاش بەدەست دەکات دووبارە دەتوانرێت بەکاری بهێنینەوە لە بابی کۆنکریتە یاخود لە بابی مەسەرن بیناسازی ئەمە دەتوانێت سوودی گەورەی لێ ببینین. لە وڵاتانی ئەوروپا لە ئێستا بە خۆڵەمێش بازرگانی دەکرێتن ئەمە دەتوانرێت یعنی سوودێک یەکجار گەورە لەو بارە ببینی هەروە ڕیسایکلین بە تایبەتی ئەو زبڵانی کە لە ماڵان کۆ دەکرێتەوە بە خۆشحاڵی و ئێستا ئێمە ئەبین لە دهۆک کارگەیەکی گەورە ڕسایکلین دامەزراوە بۆ مەبەستا ئەتوانێت ئەرەکرێت لێەوە گازی میسان دروست بکرێت بە نانی لەژێر چاڵ و لەژێر گڵێکی بەڵێ ئێمە ئەو گاز دەکرێت دووبارە بەکاربێنێت دووبارە بەکاربێنێتەوە ڕیسایکلین مەسەن ئەوەی لە هەولێر و بە خۆشحاڵی و ئێستا لە دهۆک پەرەی پێدەدرێت و وەکو لایەنێکی زانستی 100% لە ڕسایکلین پیادە کراوە بەڵام دەکرێتن ئەم ئەزمونە بگوازرێتەوە بۆ هەولێر بۆ سولێمانی چونکە لە کۆتاییە دەرئەنجامەکەی ئەوەیە سوودی بۆ هەمومان هەیە. باش دکتۆر هەرێمی کوردستان جگە لەم سەرچاوانەی کە باست کرد ئەتوانێت وەکو با بڵێن وزەیەکی نوێ بۆەوە بەکاری بێنێت چی دیکەمان هەیە لە هەرێمی کوردستان کە وەکو سەرچاوە ئەکرێت دیسان و ئەمانە بەکار بهێنرێتەوە جگە لەوانەیە کە ئێستا هەیە کە تا ئێستا بەکار نەهێنراوە یاخود پێشنیاری بۆ نەکراوە؟ ئێمە تاکە گرفت کە دەتوانم چەند گرفتێکی گەورە هەیە ئەمڕۆکە لە هەرێمی کوردستان دەتوانین وەکو بەدیلی بۆ بدۆزینەوە لە وزەی پاک. گرنگترین ئەو کێشانێک کە ئەمڕۆکە لە هەرێمی کوردستانی بریتە لە کارەبا چۆنیەتی ئیشپێکردنی بەدەستخستنی کارەبایە ئێمە ئەبینین لەوەیە پشت بە گازوایل یاخود بە مۆلد ئالیەکان لە نێو شارەکاندا دەبەستین بەڵام ئەمڕۆکە لە هەرێمی کوردستان چەند بەهۆی شوێنی جوگرافی بوونی تۆپۆگرافیایەکی گونجاو بۆ هەرێمی کوردستان دەتوانرێت چەندین بەنداوی کار و ئاوی دروست بکرێت مەبەستی بەرهەمهێنانی کارەبا هەروەها دووەمیشان دەتوانرێت لە ڕێگای یەکردنی هاوڵاتیانەوە بۆ ئەوەی کەمترین کارەبا ئەگەر لە ماڵەکانیان پێویستیان پێ نەبوو بەکاری نەهێنن ئەمە یەکە لەنگاوە هۆشیاری هاوڵاتیانیش گرنگە کاتە لە کاتێکدا کە ئێستا تەواوی سەرکردەکانی جیهان مەترسی ئەوەیان درک پێ کردووە کە گۆڕانی کەش و هەوا بەرەو گۆڕانێکی نەرێنی ئەڕوات تا چەندە گرنگە جگە لەو لووتکانی کە بەم شێوەیە ئەبەسرێت هاوڵاتیان هۆشیار بکرێنەوە. بێگومان ئەگەر هاوتەریب نەبێت هۆشیاری هاوڵاتیان لەگەڵ ئەو ئامانجەی کە حکوومەت هەیەیان وەزارەتەکان هەیەی بێگومان ئەنجامەکەشی ئەوها نابێتن. بۆیە ئەگەر ئێمە سەیری ئەو گۆڕانکاریە کەش و هەوایانە بکەین کە لەسەر هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی یەک خاڵیان هەیە ئێمە بە بیابان بوون دەتوانم بڵێم خاڵێکی لاوازە لە هەرێمی کوردستان وە گەرم بوون لە هەرێمی کوردستان سەری هەڵداوە دەبین لە ناوچەکان بە تایبەتی لە هاوین ئەگەر سەیری ئامارەکانی جیهان بکەین زۆربەی جاران دەتوانین ئاماژەی پێ بکەین خانەقین یاخود کەلار یاخود دۆک یاخود سلێمانی یاخود هەولێر بە پێی ڕێزبەندی لە گرمترین شارەکانی جیهان دانرێت ئەمە یەکێکیان بەڵام بەبیان بابوون لە هەرێمی کوردستان دیاردەیەکی زەعیفە بەڵام پیسبوون دیاردەیەکی بەهێزە پیسبوونی هەوا لە ڕێی چیەوە ئەمە پیسبوونی هەواوەکو ئێستا باسمان کرد چوار هۆکاری سەرەکی هەن کە وا دەکات زۆری ئۆتۆمبیلێکی لەوانە یەکەمیان ئۆتۆمبیل ڕێژەی بەرزە لە هەرێمی کوردستان کە لە بۆ هەر 1000 نەفەر 700 کەس ئۆتۆمبیلی بەردەکەوێت. دووەمیان بوونی مۆلیدەکان لە گەڕەکان لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان. سێمیان پاڵێوگەکانە
کە کاریگەری گەورەیان دروست کردووە لەسەر گۆڕانکاری کەش و هەوا بە تایبەتی پیسبوون لە شارەکانە. چوارەمیان بەرهەمهێنانی وزە ئەوانەی کە پشت دەبەست بە کارەبایات مەسەلەن محەتە گەورەکانی هەرێمی کوردستان کە پشت بە گازوایل دەبەست ئەمە کاریگەری گەورە دروست دەکات. پێنجەمیان کارگەکان بەشێک لە کارگەکان لەگەڵ ینی زۆر سپاس بۆخوا ئێستا سەرەتایەک دەست پێکراوە بۆ ئەوەی کۆتوبەندی ژینگەی بخرێتە سەریان بۆ ئەوی دەردانی گازە ژەهراویەکان وەکو NO2 CO2 بۆ نێوبەرگە هەوا کەم بکرێتەوە. بەڵام ئەو هەنگاوی باشە بەڵام دەکرێت بە توندی چاودێری بخرێتە سەر ئەو کارگانە بە تایبەتی ئێمە ئەبێت ئەوانەی لەو بوارە ئیش دەکەن دووبارە بەپێی توێژینەوە ئەزمون ڕخسەت بدرێتە کارگە و پاڵەوەکان بۆ ئەوەی ئیش بکەن. چونکە ئەگەر ئەو کەسانەی کە پسپۆڕ نین چاودێری ئەو شوێنانە نەکەن یاخو شوێنی گونجاویان بۆ هەڵنەبژێرن بۆ دابیرکردنی پاڵەوەکان و دامەزرانی پاڵێوگە و دامەزرانی کارگەکان ئەمە لە داهاتوو کاریگەری گەورە دروست دەکاتن. باشە دکتۆر ئێمە دەزانین کە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا وی قەدەغە کردووە کە پاڵاوگەکان و کارگەکان لە نزیک شارەکان بن ئەبێ دووری شارەکان بن. لەگەڵ ئەوەش قۆناغی دیکە هەیە کە ئەگەر لە دووری شارەکانش بدیسان مەترسی هەیە و دەبێت کار بکرێ بووی کە ئەو گازێک کە دەری دەدات بگۆڕدرێ. بێگومان یەک لە مەرجەکانی دامەزراندنی پاڵێوگە و کارگا یەکەمیان دەبێت توێژنەوە بکرێت ئاراستەی بایەکە ئایا پێچەوان ئاراستەی بایەکە بە کام ئاراستەی شارە. دووەمیان لە کاتی بارانبارین ئایا کەوتۆتە سەر ڕێگاکان یا ڕێرەوە ئاویەکان. بەلانی کەم دەبێت پاڵێوگە و کارگەکان کە ئەوانەی لە نێو شارە گەورەکان یاخود لە دەوروبەری شارە گەورەکان دروست دەبێت 50 کیلۆمەتر دوور بن لە شارە گەورەکان. ئەمان هەموو کاریگەری گەورەی هەیە. بەلانی کەم ئەو شوێنەی کە هەڵدەبژێردرێت بۆ پاڵێگە و کارگەکان دەبی شوێنێکی کوشتتوکاڵی نەبیت. دەبی بەلانی کەم ئەو زەوی کە سوودی لێ دەبیندرێت زەوی کوشتتوکاڵی نەبێت زەوی بەردەڵانی بیتن بۆ ئەوەی کەمترین کاریگەری هەبێتن لەسەر کوشتتوکاڵ. دەبێت بزانم تا چەند دەرفەتە بۆ هەرێمی کوردستان لە لووتکەیەکی ئاوها گەورە و فراوان بەشداری بێت سەبارەت بە گۆڕانکاریەکانی کەشوهەوا. بەڵێ پێشەوەی جوابی ئەو پرسیارت دەمەوە دەمێت لەوەی دەست پێ بکەم ئایا عێراق بۆچی ڕۆلی گەورەی هەیە لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە جیهاندا. خۆتان نەزانن عێراق یەکێکە لە وڵاتانی کە ڕێزبەندی لە ڕێکخراوی ئۆپێک بە دوم بەرهەمهێنەری نەوت دادەنرێت لە جیهانیان پێنجەم گەورە بەرهەمهێنەری نەوت دادەنرێت. ئێستا لە عێراق ڕۆژانە زیاتر لە 4,300,000 بەرمیل نەوت بەرهەمی هەیە. بێگومان بەرهەمهێنانی نەوتیش لەسەر حسابی کەشوهەوا و ئەو هەواییەکان دەبێتن. بەڵام ئەگەر ئێمە بگەڕێنەوە سەر پرسیارەکەت کە ئارەسەی منت کرد دەربارەی مەسەلەن گۆڕانکاری کەشوهەواکان یاخو ڕۆلی ئەو دەرفەتێک کە لەهەرێمی کوردستان دەتوانرێت لە ڕێگای پرۆژەکانیانەوە کە پێشکەش بە نەتەوە یەکگرتوەکان دەکرێتن دەتوانرێت فەندی پێوەرگیرێت وە یارمەتی هەرێمی کوردستان بدرێت لە سەوزکردنی هەرێمی کوردستان و کەمکردنەوەی گازە زیان بەخشەکان و دەردانیان بۆ نێوبەرگەی هەوا بە تایبەتی دروستکردنی چەند ناوچێشی دارستانی لە هەر سێ شارەکە لە دۆک سلێمانی و هەولێر و چەندین شوێنی تر ئێمە ئەبین بە خۆشحاڵیەوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە هەناردەکردنی هەنار و هەنجوین و کۆمەڵێ بەرهەمی کوشتتوکاڵی کە بە خۆشحاڵیەوە هەندانێکی گەورەیە کە وەکو مەسەلەن ڕێکلامکردن بۆ بەرهەمە کوشتتوکاڵەکانی هەرێمی کوردستان کە ئەمە دەرفەتێکی یەکجار گەورە دەرەخسێنێ وەکو هاندان بۆ جوتیارەکان و بۆ کەرتی کوشتتوکاڵی هەرێمی کوردستان کە ڕۆ کوشتتوکاڵکردن بکەن بۆ کەمکردنەوەی ئاسی دەردانی گاز بۆ نێو بەرگەی هەوا. بەڵێ ئێمە سپاس دەکەین دکتۆر ڕەبین سەمەد پسپۆڕی تەکنیکی زەوی ناسی لەگەڵمان بوویتەم.